وەکو ژینگە پارێزان لەدایە راپۆڕین دیارە دۆخوگوژەرانمان زۆر خراپە لەبەرەوەی موچەکانمان 300,000 ماوەی 100 ڕۆژە موچیان نەداوینی تقریبا 45 شەوەمان نەگرتووە دوو موچێکەش قەرزدارنەوە 3 مانگ و نیو ئەمە پەیاممان لەسەرەوەی حکوومەت و جێگەرەکەی هەیە یعنی بەزووترین کات بەهانامانەوە وەرن ئەو تا بانک ئەلێرەکانەیە وەڵڵای سەڵانەی 5 ملیاری تێدا بێ ئەگەر ملیارێکی بۆ ژینگە پارێزان سەرفکە 3 موچە دەدرێ بەلانی کەمەوە دەستە بەجێ 3 موچەکەی وەردەگرین ئەخێمەش لەمانەوە وەکو وەزارەتەکانی کاکە 20 ڕۆژ لەمەوە پێش هەموو وەزارەتەکە پارەی وەرگرتووە بامەژە سەر شارەوانی بینکەوە شارەوانی وەرگری ئیمە ژوەرژیرە هەموو یای راپۆڕین 300 میلیۆنی وەردەگرێ هەموو یای راپۆڕین بە قەڵازە و چواقوڕنە و عاجیا ئەخر 300 میلیۆن چیە پارەی 20 ئەندام پەرلەمانیە ئەو موچەکە وەردەگرم بە 100 ڕۆژ وەردەگرم پارەی یەک شەوی کوڕە مەسئولێکی لە کافتریایەکی سەرفی دەکا ئەو وجدانەوە عەدالەتەوە ئەوە پێشتر لەگەڵ لایەنی پەیوەندیدار قسەتان کردو ئاگادارتان کردوونەتەوە یان کاردانەوەتان چی لە بەگەر لایەنی پەیوەندیداریش چۆن دەزانێ خوا هەیە ئاواش دەزانێت 3 مانگە موچەم وەرنەگرتووە ئەزانێ ئەگەر نەی خۆ نەزانێ 100% دەزانێت کەس نایە بەدەنگمانەوە کاکە ئەو شارە کەسی دانێ کەس بەدەنگمانەوە نە ئەوە چەندەمین جارە مەگربوونەوەی دەکەن ئەمە لە 2019ەوە کۆمپانیا ئاوای لێ هاتووە وەک شخصی خۆم گرفتی زۆرم بۆ دروست بووە یعنی زۆر قەرزدارم یعنی سوێن بەخوای 600,000 زیاتر قەرزدارم ئەو موچێ وەری دەگرم یعنی بەشی هیچم ناکە بۆ نەوتی قەرزم کردو بۆ خۆش منداڵم دڵی کونا ئەی هاوار کوڕە فریامان کەون کورا تو مافێک سەرەتای خۆتە موچێ هەموو مانگێک لە کاتی خۆشدانا 100 ڕۆژ موچێک نییە باشە من ناتوانم هەر تۆزێک ژیانێکی ئاسایی بەڕێکم سوێن بەخوای هەر بە کولەمەرجی دەرجی یان نە وڵاتەی مافێکی سەرەتای خۆتە موچەی پێدڕەوە نابینن وەرە سەیری ماڵ و منداڵم کە بزانێت چیان لە خانوویەکی گڵدامە سوێن بەخوای داری بۆ خۆم چاکم کردو دارەکەشی شکاوم بەدەوەی کابرا خێرخوازێکە پارەم لێ وەرناگرێ ئەنا وەڵی ئەو خانوو بە کەڵک ژیان دانایەوە هەر کەسێکیش وەرە تەماشا ماڵ و منداڵم کە بزانێت شتەکە وایە یان نە ئەمە هیچ خلافێکم نییە بە سوێن بەخوای هاتا بڵێ ئاڵمان گوزەرانمان خراپە یەک شەخسی خۆ